ئەگەر ژوورێک ورچی پەڕۆی تێدا بێ ئەوەی کە مناڵ یاری پێ دەکات نوێشکردن لەو ژوورە دروستە. زۆر سوپاس. سوپاس بۆ جەنابی شت پرسیارێکی جوانە. بەڕێزان، ئەو ماڵانەی کە مناڵیان هەیە بووکی یاریان هەیە بە تایبەتی کچان، ئەوە دیارە مەبەستی زیاتر کچانە، ئەگەر ئەم مناڵە هەتانە دەگە کوڕیش بێ من تەمەنێکی مناڵیایە ورچێکی پەڕۆی هەیە، بوو کەڵەیەکی هەیە، بووکی هەیە، بێشکەی هەیە، یاریان پێدەکا، ئەمە زۆر شتێکی ئەتیادیە. بەڵام لەو ژوورەشدا نوێش پێ هەر زۆری ئەتیادیە. مادام مناڵی تێدایە مناڵەکە پێویستە ئەم بوو کەڵەوشتانەی هەبێ و ورچی پەڕۆی خۆی هەبێ و یاریان پێ بکە. بەڵام لە کاتی نوێشکردندا هەوڵ بدەن بەڕێزان هەمومان ئەو شوێنەی کە ئاستی قیبلەیە با ئەو شوێنە هیچی لێ نەبێ، نەک هەر ورچە پەڕۆکە، نەک هەر بوو کەڵەکە، هیچ شتێکی وای لێ نەبێ کە سەرنجت بدا لە کاتی نوێژەکەدا. واتە بڕۆن ڕوو بکەنە دیوارەکە، بەرماڵەکە لەوێەوە لە ماڵەوە ڕاخە بۆ ئەوەی کە ورچوشتەکان بکەونە پشتەوە، لە پشتەوە بن کێشەیەکیان نییە. بەڵام ئەو ماڵانەی کەوا مناڵەکانیان بچووک نین، ئێستا زۆر جار ئەبینی کچەکە لە زانکۆیە، کوڕەکە تەواو گەورەیە، مناڵێکی بچووک لە ماڵەکەیان نەوەیەک لە بووک و کوڕەزا و کچەزایان لە ماڵانیە، ئەم هەموو ورچوو بوو کەڵەدانراوە، ئەو بەڕاستی کارێکی باش نییە. مادام مناڵێکی تێدانە یاری پێ بکە و هاوتەمەنێکی مناڵان نییە، ئیتر لەو کاتەدا ورچەکان بوو کەڵەکان ئەم تیمسالانە لە ماڵا لابن، باشترە مەلایکەتەکانی پەروەردگار باشتر دەچنە ئەو ماڵانەوە و دوعای باشتر تێدا ژیرایە. بەڵام ئەوەی کە بەڕێزی فەرموویەتی کە مناڵی بچووکیان هەیە و یاری بە ورچەکان و بابوو کەڵەکانیان دەکا، والله ئاعلم هیچ ئیشکالێکی تێدا نابینم و پێویستە هەیان بێ و یاری خۆیانی پێ بکەن بە تایبەت بۆ کچان. بەڵام دووبارەی دەکەمەوە بەردەوام هەوڵ بدەن ئاستی قیبلە بەردەمی نوێژەکەمان ئەو واجیهەیە کە بەرەو ڕوومانە بە هیچ شتێکی تێدا نەبێ ئینشاء الله تعالى.